18 مانگی هاوکاری هونەری نێوان گەنجانی کورد و تورک لە نمایشتێکی تێکەڵی دۆکومنتاری و وێنەی فۆتۆگراف لە شاری دیاربەکر بەردەوامە. بەشداربووانی کورد و تورک لەم پرۆژەیەدا کە ناوی لێنراوە باک بە وردی هەڵبژێرراون لە شارەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای تورکیادا. ئەم نمایشتە هونەریە بە ئامانجی پێکەوە بەستنی جیاوازیە نەژادی و ناوچەییەکانە. یەکتربینینی ڕوبەڕۆ شتێکی گرنگە و دەمانەوێت هەندێک دەرفەت بەم گەنجانە بدەین تا ژیان لە شارەکەدا ئەزموون بکەن و زانیاریان لەبارەی کەلتور و بەهرە و ژیانی ئاسایی ئەم شارانەوە هەبێت و بە چاوی خۆیان بیبینن. بەشداربووانی کورد و تورک لە ناوچە جیاجیەکانی تورکیاوە پێویستە هاوکاری یەکتر بکەن لە پرۆژە هاوبەشەکاندا. زۆربەی کارەکان بە زۆری ڕنگدانەوەی سیاسی و ململانەی دەیان ساڵەی کووردە بۆ مافەکانیان. زیلان ئەو فلیمە ڤیدیۆیە دۆکومنتاریەیە کۆمەڵکوژی و دوورخستنەوەی ئەو هەزاران کووردە دەخاتەوە یاد کە لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوودا بەدەستی دەوڵەتی تورکیا ئەنجام دران. لەگەڵ دەرفەتی خستنە ڕووی مێژوودا هەلی پەیوەندی و تێگەیشتنی نوێش هاتۆتە ئاراوە. Batıdan gelen arkadaşlarım bu coğrafyaya بەشداربووانی شارەکانی ڕۆژاوا پێویستە بێنە ئەم ناوچەیە تا ئەو ڕوانینی پێشوەخت کە زیاتر لەلایەن میدیاوە دروستکراون پێچەوانە ببنەوە. سپاس بۆ ئەم پرۆژەیە بۆ دۆستەکانمان کە توانیویانە ئەو جۆرە ڕوانینانە وەلاوە بنێن پاش و توێژی زۆرمان پێمان دەڵێن ئێستا لێتان تێدەگەین. لە دەمێکدا پرۆژەی باک سەبارەت بە جیاوازی نەژادی بۆ لە تورکیادا جارێکی تریش گوڕی سندەوە بەهۆی هەڵگیرسانەوەی شەڕەکانەوە پاش هەرەسی و توێژە ئاشتیانەکەی نێوان سەرهەڵداوانی کورد و دەوڵەتی تورکیا. شاری دیاربەکر کە میوانداری پرۆژەی باک دەکا شەڕی زۆر خراپی بەخۆوە بینی. دەستپێکردنەوەی شەڕەکان هۆکارێک و ڕەوشێک بوون بۆ هەندێک لە بەشداربووانی کورد. ژیانی ڕۆژانەی ڕۆژەڵات وەک نمونە بەو مەبەستەیە تا ئەو ژیانە نیشان بدا کە بەدەگمەن بارێکی ئاساییە بۆ کوردەکان بەپێی ئەو دیمەنانەی لە پشوویەکی گشتی ناوچە کوردنشینەکانەوە وەرگیراون. Şunu sorguladım. Ben bunu söylüyorum yani. ئەم پرسیارم لە خۆم کردووە چی دەکەم لێرە خەڵک دەبینین کوژراون تەرمی بەجێما و لەسەر شەقامەکانن هەموو ڕۆژێک ژمارەیەکی زیاتری کوژرا و بڵاو دەکرێتەوە ئەوەی من دەیکەم گێڕانەوەی ژیانی ڕۆژانەی خەڵکە لێرە پێویستە بیکەم بەڵێ پێویست دەکات کاتێکم پرۆژەیە تەواو دەکەین و وێنەکان نیشان دەدەین ئەوە بەهای ئاشتی دەبینین. بە شێوەیەکی بەرچاو هیوا بۆ تەشکێکی دەگمەن و بە نرخ لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا کە بە شەڕ وێران بووە. پێکەوە بەستنی جیاوازیەکان لە نێوان گەنجەکاندا یەکێکە لە بابەتە هەرێک گرنگەکانی ڕوبەڕووبوونەوە لە تورکیادا. پرۆژەی باک توانیوێتی ژمارەیەکی بچووکی کورد و تورک پێک بگەێنێ کە لەوانەیە بەبێ ئەم پرۆژەیە شتێکی زۆر کەمیان لەبارەی یەکترەوە زانی بێت. هەر ئەم ڕۆژ کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە ژنێڤ ڕەخنەیەکی زۆری لە وڵاتی تورکیا گرتووە. سەرۆکی کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە نەتەوە یەکگرتوەکان داوا لە تورکیا دەکا ڕێگە بدات تا لێکۆڵینەوە بکرێت لەسەر ئەو قسە و باسانەی سەبارەت بەو پێشێلکاریانەی هێزە ئاسایشیەکانی تورکیا دەیکەن. زەید ڕیاض الحوسەین دەڵێت راپۆرت لەبەردەستدان کە سێرەگران لە ماشێنە لەشکریەکانەوە بە مەبەست تەقەیان لە خەڵکی سیڤیل کردووە لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا. راپۆرتەکان نازاری گەواهدەرانەوە ئاماژە بەوە دەکەن لە جزیرە زیاتر لە 100 کەس لەو سێ ژێرزەمینەی تیایدا بوون بۆ خۆپاراستن سوتاون و مردوون لە کاتێکدا هێزە ئاسایشەکانی تورکیا چواردەوری گرتبوون.